ڕۆژنامەنووسان دەنگی ئازادی کۆمەڵگان نا بۆ کپکردنی دەنگە ئازا و ئازادەکانی کۆمەڵگا. وەڵامێک بۆ دیندارزێباری ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان. لە ڕۆژی 7 تشرینی یەکەمدا گروپێک چەکداری دەکەسی نەناسرا و بەجلی مەدەنی و ئەمنیەوە لە کۆمەلگای سێبیران سەر بە قەزای خەبات لە پارێزگای هەولێر هەڵیان کوتایە سەرماڵی ڕۆژنامەوانی سربەخۆ و هاوبەشی تیمی کوردستانی عێراقی CPT شێروان شێروانی. دوای دەست بە سەرداگرتنی کۆمپیوتەر و کامێرا و ئامێری تۆمارکردنی دەنگ و کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانی تری بە بەرچاوی هاوژین و منداڵەکانیەوە دەمانچە خراە سەرسەری شێروان و دواتر بۆ شوێنێکی نادیار ڕفێندرا. نیو کاتژمێر لە دوای ڕفاندنی خانەوادەی شێروان شێروانی ئاگاداری تیمی CPTیان کرد و چیرۆکی چۆنێتی هەڵکوتانە سەرماڵ و ڕفاندنەکەی ناوبراویان بۆ ڕێکخراوەکەمان گێڕایەوە. ئێمە چاوەڕوان بووین کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنی و پەیوەندیدارەکان لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا شوێن و چارەنووسی شێروان شێروانی و دۆسیەکەی بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن و بە پێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 پەیوەند بەکاری ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ناوبراودا بکەن. بەڵام بەداخەوە لە دوای 4 ڕۆژ لە دەستگیرکردنی شێروان دیندارزێباری ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژە بەوە دەکات کە ناوبراو بە پێی یاسای ژمارە 156 لە یاسای سزادانی عێراقی دەستگیر کراوە کە لە ئەگەری ساختکردنەوەی تۆمەتەکان بەسەریدا ناوبراو سزای زیندانی هەتاهەتایی بەسەردا دەسەپێت. بەم شێوەیەش شێروان تا هەتا ناتوانێت بە خانەوادەکەی شاد ببێتەوە. و هەروەها زێباری لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێت شێروان دانی بەوە داناوە کە ئەو لە سەرچاوی دەرەکیەوە یارمەتی دارایی کراوە بۆ دروستکردنی ئاڵۆزی و پشێوی، ناشیرنکردن و وتنی قسەی نەشیا و بە بەرپرسان و کەسانی خاوەن پێگەی کۆمەڵایەتی دیاریکراو. هەروەها بەلا ڕێدابردنی ناڕەزایەتی و خۆپێشاندانە ئاشتیخوازیەکان بۆ دروستبوونی توندوتیژی، هەروەها هەڕەشەکردن لە دادوەران. ئێمە لە تیمی کوردستانی عێراقی CPT سەرباری ڕەتکردنەوەی تۆمەتەکانی دیندار زێباری بەرامبەر بە شێروان شێروانی و ئیدانەکردنی دانپێدانانی زۆرە ملەیانە ڕایدەگەێنین کە ناوبراو لە ساڵی 2017ەوە هاوبەشی ڕێکخراوەکەمانە لە کۆمەلگەی مەدەنیدا و لە نزیکەوە ئاگاداری کارەکانی ناوبراوین کە زۆرینەی ژیانی ڕۆژنامەوانی شێروان بریتی بووە لە بەرگریکردن لە ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی، بنیادنانی سیستەمێکی شەفاف و دوور لە گەندەڵی. نووسینەکانی شێروان بانگەوازیکردن بوون بۆ پاراستنی بنەماکانی مافی مرۆڤ و چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستاندا. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە 3 کاتی جیاوازدا شێروان ڕوبەڕووی ڕفاندن و زیندانیکردن و هەڕەشەکردن بۆتەوە. لە هەموو ئەو جارانەدا تیمەکەمان یاوەری شێروانی کردووە و گەواهیدەری هەموو ئەو هەڕەشە و فشارانە بووین کە بۆ کپکردنی دەنگی ئەو ڕۆژنامەوانە سربەخۆیە لە ئارادا بوون. لە پاڵ دۆسیە ڕفاندنی شێروان شێروانیدا نیگەرانی قوڵی خۆمان دەردەبڕین بەرامبەر بە دەستگیرکردنی بەدەل بەرواری و ئومێد بەڕوشکی و دڵشاد گوهەرزی کە بەهۆی بانگەوازیکردن بۆ خۆپێشاندان و داواکردنی موچەی مامۆستایان و موچەخۆران ماوەی 52 ڕۆژە لە زیندانی زەرکا لە دۆهۆک دەست بەسەر کراون. لەسەر حکوومەتی هەرێم پێویستە لە بری دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان ڕێز لە ئازادی ڕادەربڕین بگرێت، لە بری دەست بەسەرکردنی چالاگوانان و خۆپێشاندەران مافی موچەخۆران و هاوڵاتیان دەستەبەر بکات. ئێمە لە تیمی کوردستانی عێراقی CPT لە ڕێگەی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەوە لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان کەمپەینی ئازادی بۆ شێروان شێروانی و چالاگوانانی زیندانی لە بادینان ڕادەگەێنین و داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان و چالاگوانان و ڕۆژنامەنووسان و بەرگریکارانی مافی مرۆڤ دەکەین کە پشتیوان بن بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم بۆ ئازادکردنی ڕۆژنامەوانان و چالاگوانانی زیندانی. تیمی کوردستانی عێراقی CPT 12 تشرینی 2020 بەداخەوە هەر لە ڕۆژی دەستگیرکردنی شێروانەوە هیچ کەسێک نە خانەوادەکەی نە پارێزەرەکەی نازانن کە شێروان لەکوێیە و بۆ کوێ ڕفێنراوە و هەروەها پارێزەرەکانیشی تاوەکو ئێستا نەیانتوانیوە بیبینن و هەروەها بەپێی قسەی پارێزەرەکانی لە کات لێکۆڵینەوەدا دەبێت پارێزەری شێروان شێروانی ئامادە بێ، بەڵام بەبێ ئامادەبوونی شێروان شێروانی
لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە و تاوەکو ئێستا هیچ کەس تەنانەت وەزارەتی ناوخۆش ئێمە لە پەیوەندیداین لەگەڵ وەزارەتی ناوخۆش ئەوانیشی چاواڵێکیان سەبارەت بە شێروان شێروانی نییە ئەوەی کە هەیە شێروان لەلایەن دە کەسی چەکدارەوە ڕفێنراوە کە 6 کەسیان جلی مەدەنیان لەبەردا بووە و بە 6 سارەی جیاواز کە سارەی پۆلیسیشی تێرا بۆ شێروان ڕفێنرا سارەکان بەشێک لە سارەکان سارەی مەدەنی جامڕەشن بەشێکی تریان سارەی پۆلیسن سەر بە وەزارەتی ناوخۆن بە پێی قسەی خانەوادەکەی تاوەکو ئێستا دیار نییە شێروان لەسەر چی دەستگیر کراوە بەڵام بەو تەجروبەیە کە ئێمە وەک CPT لەگەڵ ڕۆژنامەوان شێروان شێروانی دۆسیەکانی ئەودا هەمان بووە بێگومان لەسەر ئازادی ڕادەربڕین شێروانی دەستگیر کرا ئێمە هیچ هەواڵێکمان سەبارەت بە شێروان نییە لە زینداندا لەبەرەوەی هیچ کەسێک هەواڵی نییە و ناشزانین لەکوێیە بەڵام دۆخی بەدەلبەرواری و شێروان دۆخی بەدەلبەرواری و دڵشاد گوهەرزی و ئومێد بەروشکی لە زینداندا تا ڕادەیەک باشە خانەوادەکەی دەتوانن بیبینن و پارێزەرەکانیشی توانیویانە بیبینن ئێمە هەر لە ڕۆژی دەستگیرکردنی شێروان شێروانیەوە تەواوی ڕێکخراوە دەوڵەتەکانمان ئاگادار کردوێتەوە لە دۆخی شێروان و لە دۆخی خانەوادەکەی و لە چۆنێتی ڕفاندنی شێروان شێروانی بەوەی خۆ پێشاندانەکان لە 21 ئابدا زیاتر لە 47 کەس لە ڕۆژنامەوان و لە چالاکوانان دەستگیر کران بەشێکیان شۆفێری بارهەڵگر بوون کە دەستگیر کرابوون لەگەڵیاندا هەمویان بە کەفالەت ئازاد کراون بەڵام بۆ دۆسیەی دڵشاد گوهەرزی و بەدەلبەرواری و ئومێد بەروشکی تاوەکو ئێستا بە کەفالەت ئازاد نەکراون و 5 دۆسیەی جیاجیا لەسەر بەدەلبەرواری کراوەتەوە و 2 دۆسیەی جیاش لەسەر ئومێد بەروشکی کراون بە پێی یاسا بەرکارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان ئەو یاسانەی دەرکردووە دەبێ هەر کەسێک کە تۆمەتبارە لە ڕێگەی دادگاوە ئاگادار بکرێتەوە بەڵام شێروان شێروانی بەبێ ئاگادارکردنەوە بەبێ نامەی ئاگادارکردنەوە لە ڕێگەی دادگاوە ئاسایش و یاخود گروپێکی چەکداری نەناسراو هەڵی کوتاوەتە سەرماڵەکەی و شێوازی دەستگیرکردنەکەی هاوپەیوەند نییە و یاخود نامۆیە بە هەموو یاسانێ و دەوڵەتیەکان و هەموو یاسا ڕۆژنامەگەریەکان لە تەواوی وڵاتانی جیهاندا ئێمە داوای دەست بەجێ ئازادکردنی شێروان شێروانی و بەدەلبەرواری و دڵشاد گوهەرزی و ئومێد بەروشکی دەکەین و داواکارین بە زووترین کات شوێنی شێروان شێروانیش ئاشکرا بکرێت ئەوەی کە هەیە بەپێی لێدوانی دیندارزێباری گواستراوەتەوە بۆ دۆک تاوەکو ئێستا ڕوونیە گواسترابێتەوە بۆ دۆک و بەپێی قسەی دیندارزێباری لە ڕێگەی دادوەرێکەوە سکاڵاکە بەرزکراوەتەوە دادوەرەکە حاکم ڕەمەزانە لە پارێزگای دهۆکە کەمپینەکەی ئێمە کەمپینەکە لە ناوخۆی کوردستان و لە دەرەوەی کوردستانە ئێمە نامە دەنێرین بۆ تەواوی زیندانیەکان نامەی پشتیوانیان بۆ دەنێرین و سکاڵانامەمان هەیە بۆ حکوومەتی هەرێم داوا لە هەموو ڕێکخراوە مەدەنیەکان چالاکوانان ڕۆژنامەنووسان دەکەین کە پشتیوان بن لەگەڵماندا و واژۆی ئەو نامانە و واژۆی ئەو سکاڵانامەیە بکەن لە ناو دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دەستگای ئەنجومەنی ئاسایش لە هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بە بەرپرس دەزانین لە گیانی شێروان شێروانی و تەواوی زیندانیان چالاکوانان و ڕۆژنامەوانانی زیندانی لە بادینە